ئەفەرمێ دوعای کردو لە خوای گەورە پاڕای دوای نوێژەکە بەس نەیزانی منەی بینن وای زانی کەس ئاگای لەو پیاوە نیە بەڕێزەری ڕەحمەتی خوا لێ ئەفەرمێ لە خوای گەورە پاڕای فەرمووی خوایە دەموچاومان بەهۆی تاوان و گوناهەوە ڕەش بووە کردەوەکانمان خراپ بە خوایە ئەفەرمێ زۆر بە زەلیل لە خوای گەورە پاڕایەوە فەرمووی خوایە سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆت ئەبێ هەر ئێستا باران بۆ خەڵکە بارێنی هەر ئێستا الساعة ساعة هەر ئێستا خوایە بێ باران بۆ خەڵکە بارێنی وتم وەڵڵاهی پیاوە تاوانی ئەم پیاوە شێت چۆن ئینسان بەم شێوە داوا دەکات لە خوای گەورە ئەڵێ سوێن بەخوا دەستی ئاوا بوو کاتێک مزانی هەو هێنای بارانێک باری ڕێگای ماڵمان نەما بە هیچ جۆرێک سبحان الله ئەڵێ دوای کە بارانەکە باری هەر فەرمی خوای ئێستا باران بارێ سوێن بەخوا دوای دوعاکەی هێشتا دەستی دانە نابوو خوای پەروەردگار ئاسمانی کردە هەور باران باری سبحان الله شەنێکیش خەڵکی مەدینە مەکە نوێژە بارانیان کردو سبحان الله باران ناباری ئەفەرمێ سپاسێکی خوای کرد ئەم عەبدە واللهی لە ژیانمدا کەس نەبینی ئەوە سپاسی خوا بکە ئەڵێ منیش کاتی ئەم بەسەرهاتم بینی زۆر کاریگەری بەسەر مۆکە پیاوێکی خواناسی ئاوا دوعا دەکە خوای گەورە دوعاکەی تاخیر ناکات ئەمە ئەوانەی کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لو أقسم على الله لأبره ئەگەر هەر سوێنێ بخوات بڵێ خوای گەورە سوێن بە گەورەی خۆت فڵانشتمەوە بکە خوای گەورە سوێنەکەی ناشکێنێت ئەفەرمێ پیاوەکە دەیدا ڕۆشت منیش کەوتمە شوێنی چووە ماڵێکەوە ماڵێکم دەناسی ئەڵێ هاتم بۆ لە ئیمامی فۆضەیل ڕەحمەتی خوا لێبێ فۆضەیلی کوڕی عیاض ئەو ئیمامە گەورە ڕەحمەتی خوا لێبێ ئەڵێ زۆر بێتاقەت بووم فەرمی ئەوە چیوە بێتاقەتی ئەی عەبدوڵای کوڕی مبارەک ئەفەرمیوتم قد سبق إليه غيرنا فتولاه دوننا بەخوا ئیمامی فۆضەیل کەسانێک هەیە پێش ئێمە کەوتوونە بوونەتە خۆشەویستی خوا و ئەولای خوان ئێمە لە کاروانی خواناسان دوا کەوتوینە زۆر بێتاقەت بوو ئەفەرمی ئەو پیاوە کێ بابچین بۆ لای ئیمامی فۆضەیل فەرمووی ڕەحمەتی خوا لێبێ سەیری کە ئەم دوو ئیمامە گەورە ڕەحمەتی خوا لێبێ کە باسییان ناکرێت چەندێک گەورە لە تابعی تابعینە ڕەحمەتی خوا لێبێ بەڵام عەوداڵی پیاوی کە ڕەشپێستن کە لە خوا نزیکە ئەخی کێشەکەی ماوەیە ئەمڕۆ نامانێت لە خوا ناسان نزیکبوو یەکێ لە دەردەکانی ئەمڕۆ کۆمەلگای ئێمە بۆچی خراپین ئەمڕۆ ئاگامان لە ژیانی خوا ناسان نییە دەی هەموو شەوێ ژیانی خواناسی دوو خواناس بخوێنەوە بەخوا دڵەکەت نەرمە بێت بەخوا دڵەکەت ئاوەدان نەبێت ژیانی ئەوان خێر و بەرەکەتە ژیانی ئەوان ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ سەحابە و تابعین و خواناسان بۆچی خۆشە لەبەر ئەوەی عەمەلی قورئان و حەدیث ئەوان چۆن عەمەلیان لێ کردووە ئەفەرمێ ئیمامی فۆضەیل ڕەحمەتی خوا لێبێ فەرمووی با منیش بێم وەلای ئەو کەسە فەرمووی تواقت نەبێ و ئیشی خۆمە بەڵێ نوێژی باریم لە کەعبە کرد چوون بۆ ماڵەکەم دەناسی پیاوێک لەبەر دەرگاکە وەستاو ئەفەرمێت وتی ئەی ئەبو عەبدوڕەحمان باوکی عەبدوڕەحمان لە خزمەتتان فەرموو وتم وەڵای پێویستم بە عەبدێکی ڕەشپێستە ئیشم بۆ بکات ئەفەرمێتی عەبدی چاکماندا یەکەیەکە بانیانی گوتی ئەمانە وتم ئەمانە هیچی ناوێت ئەڵێ هەموو کۆیلەکانی بان کرد یەک بە یەک کڕین و ڕۆشنی پێوە کرا وتی ئەمانم هیچی ناوێت وتی ئەکێ وڵی نەفرە ترمەوێ وتی بەخوا یەک عەبدێکم ماوە یەک عەبد پیاوێکە لە هەفتەیەکان ڕۆژی ئیشەکە شتێ پارەی کەم پێیاکە ئەوی خوا و تەواو حەقی بەسەر کەسەوە نییە ئەوانەی کە لەگەڵیان کرێکارەکان و عەبدەکان ئەڵێن ئەم پیاوە بەس خەریکی عیبادەت خواپەرستی حەقی بەسەر کەسەوە نییە بەخوا ئیشی پێ ناکرێت هیچ ئیشێک ناتوانێت تۆ بۆ ئیشکە ئەو توانای ئیشکردنی نەماوە حتا قەتی ئیشی نییە بەس خەریکی عیبادەت خواپەرستی وتم وەڵام ئەو کەسە مەوێت ئەڵێ کە بینیم یەکسەر ناسینەوە بەڵام ئەم عەبدە ڕەشپێستە خواناس و ئیماندارە نازانێت ئیمامی عەبدوڵای کوڕی مبارەک بە سەناتەکەی زانیوە ئەفەرمێ کاتێک کە بینی وتم وەڵام من ئەمە مەوێت وتی ئەخر من خزمەتی تۆی پێ ناگری وتی قەینە ئەمن ئەمەوێت پیاوەکەشتی وەڵڵاهی ئەم پیاوە لەبەر خاتی تۆ ئەدەبێنا سوێن بەخوا نایفرۆشمان چونکە هەروەکو خێر و بەرەکەتی حەزم لە ماڵا بێت ئەفەرمێ عەبدەکەم لێ کڕی ڕۆشتینەوە بەلای ئیمامی فۆضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوا لێبێ ئیمامی سۆفیانی ثەوری هەردووکیان چاوەڕێکیان چاوەڕێی عەبدە ڕەشپێستیانە ئیمان عەبدوڵای کوڕی مبارەک خۆشی سێ ئیمامی گەورە زاهید و متەقی عەوداڵ مەدوای پیاوێکی لە خواترس ئیماندار جا ئەمە بەڕاستی لە خواترسی بمانێ لە خوا نزیک بینەوە ئینشەڵڵا خوای ڕدڵمان خۆشەکە دڵمان فراوان دەکات ئەفەرمێ کەوتینە ڕێ ڕۆشتین لە ڕێگا گەنجەکەوتی ئیمان عەبدوڵای کوڕی مبارەک خوا باش تۆ منت بۆ کڕی بەخوای گەورە من خزمەتی هیچ کەسێکم پێ ناکرد ئیمان عەبدوڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوا لێبێ فەرمووی من خۆم خزمەتی تۆ ئەکەم بەخوا من تۆم کڕیوە خزمەتکارت بم نە تۆ خزمەتی من کەی ژنت بۆ دەهێنم خزمەت دەکەم بۆ تۆ
من کاتێک کە تۆم کڕیوە بۆی کە خۆم خزمەتت کرد نەک تۆ خزمەتی من کرد تی بەخوا دیارەکەەوە ئەڵێ دیارە شتێکە زانی بەخوا بە ڕاستێکم پێ بڵێ وتم هیچ نییە وتی بەخوا ڕاستێکم ئەبێ پێ بڵێ خوا چی ڕوویداوە چی لەمی بینیوە من هیچم پێ ناکرێ منت بۆچی ئەو عەبدە بە قووەتەوە هەبوو ئەو هەموو پیاوە بەڕێزە هەبوو نوێنە بۆ ئەوانت هەڵنەبژار منت هەڵبژار بەخوا دیارە شتێک هەیە ئەبێ ڕاستێکم پێ بڵێ ئەڵێ بە سەراتەکەی دوێنێ بۆ باس کرد ئەڵێ کەوا وتی لەسەر ڕەنگی تێکچوو ئەوان خۆیان پەنا بەخوا خۆیان پش نەئەکردەوە تەکەبوریان نەبوو بەسەر زەویە بەو ئیمان و تەقوای کە هەیان بوو تەواضوعیان هەبوو خۆیان بەکەم دەزانێت ئەفەرمێ کاتێک ئەوم بە سەراتە باس کرد وتی وەڵڵاهی ئیمام عەبدوڵڵای کوڕی بارەک ئەی عەبدوڵڵای کوڕی بارەک ڕەحمەتی خوای لێ بێت وەڵڵاهی ژیان ئەوەندە خۆشە ئەوەندە ژیان خۆشە کە ئینسان هەرچی کرد لە بینی خۆی خوای گەورە دابێت وەڵڵاهی مادەم تۆ پێت زانی خەڵکی تریش پێ دەزانێت خۆی من ژیانم ناوێت خوا ڕێگام دەبا دوور کات نوێش کرد بەخوا قیمەتی نەما ژیان هیچ قیمەتێکی نەما لای مادەم خەڵک ئەو ئیشانەی کە لە بینی خۆم و خوای گەورەدایە مادەم خەڵک پێزانی بەخوا قیمەتی نەما ژیان بۆ من هیچ قیمەتێکی نییە ژیان نایبێتەوە بەس مەجانم پێ دەبا دوور کات نوێش کرد ئیمام عەبدوڵڵای کوڕی بارەک ڕەحمەتی خوا لێ بێ فەرمی ئاخر ئیمامی فوضەیلی کوڕی عیاض سوفیانی ثەوری چاوەڕێی تۆرانە ڕەحمەتی خوا لێ هەردووکیان چاوەڕێی ئەم پیاوانە بێن بۆ خزمەت بۆی هەستێکیان خزمەتی کرد ئەوانە ئیماندار بوون ئەوانە متەقی بوون ئەوانە عالم و زاهید و خواناز بوون ڕەحمەتی خوایان لێ بێ ناڵێ لەمە عەبدێکی کۆی لێیەکە و فەقیری هەژارە نا ئینسان کە لە خوا نزیک بوو خۆی بە خزمەتکاری خواناز دەکات ئەفەرمێ دوو کات نوێژی کرد لە سەجدەدا بوو نزیکی بوو زۆر نزیکی بوو ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێت فەرمی خوایە گیان ژیان ئەوەندە خۆشە لە سەجدا فەرمی دوعای کرد خوایە گیان من ئەوەندە خۆش بوو کە معاملە و شتەکان لە بینی خۆم و خۆتا بوو بۆیە خوایە داوات لێ ئەکەم هەر ئێستا ڕۆحم کێشە ئیتر من ژیانم نابێتەوە مادەم خەریکە تووشی ڕیا دەبوو خەریکە تووشی گوناه و تاوان و تەکەبور دەبوو خوایە من ژیانم نابێت ئەفەرمێ وەڵڵاهی لێی نزیک بووم گوێم لە دەنگی گوتی خوایە هەر ئێستا بمرێن ناو سەجدا بوو وەڵڵاهی گەشت بەسەری ڕۆحی دەچوو یعنی چەند سانیەک چەند هەنگاوێک ئێستا کاتێک کە تۆ کەسێک لە سەجدەدا دوعا بکە دیارە زۆر نزیکە لێتەوە احتیمالە چەند مەترێکی کەم چەند هەنگاوێکیان بین بوو بێ ئەفەرمێ سوێن بەخوا فەرمی هەر ئێستا خوایە ڕۆحم کێشە گوێم لە قسەکەی گەشت بەسەری وەفاتی کردو ناو سەجدەکە ڕەحمەتی خوای لێ بێ جا ئەمە بەسمان چییە ئیمامی عەبدوڵڵای کوڕی بارەک ڕەحمەتی خوای لێ بێ شتێک دەفەرمێ ئەفەرمی هەر کاتێک ئەم بەسەرهاتە بیرم دێتەوە بیری ئەو گەنجە دەکەمەوە مەقەت و نەفسی زۆر ڕقم لە خۆم دەبێتەوە کێ وا دەڵێ ئیمامی عەبدوڵڵای کوڕی بارەک ڕەحمەتی خوای لێ بێ کە هەموو ئومەت لەسەر ئەوەن ئیجماع لەسەرەوەی کە ئەمە ئیمامێکی زۆر گەورە بە ڕەحمەتی خوای لێ بێ ڕقم لە خۆم ئەبێتەوە کاتێک کە ئەو بەسەرهاتە بیر دەکەوێتەوە وەڵڵاهی هەر کاتێک ئەو گەنجەم بیر دەکەوێتەوە خۆم لەبەرچاو دەکەوێت و دنیاش لەبەرچاوم بچووک دەبێت و بێقیمەت و بێڕێز دەبێت جا خۆشەویستان ئێمەش با هەوڵدین خۆمان لەخوا نزیکەینەوە بەڵکو دوعا بکەین خوا دوعامان قبوڵ بەخوا خۆشەویستان کاتێک کە لەخوا نزیک بین خوای گەورە دوعامان قبوڵ دەکات خوا یارمەتی دەرمان یەک شتێ باسەکەم ئینشاڵڵا چەند کاتێکش درەنگە واقعی الحەمدولله لەم کورسانەی خۆمان ڕووی داوە پیاوێکی موسڵمان و ئیماندار دەفەرمێت شەو خەوم بینی لە خەوم داوتیان فڵان کەس بڕۆ بۆ عومرە و فڵان کەسیش لەگەڵ خۆتا بەرە بۆ عومرە بەڵام ئەو کەسە من نایناسم بە هیچ جۆرێک ئەڵێ من نایناسم ئەو کەسێکی ئەوە باسی دەکەم من نایناسم وتیان بیبە بۆ عومرە لەگەڵ خۆتا هەڵێ خەبەرم بووە شەوی دووەم بە هەمان شێوە خەوەکەم بینیەوە بە هەمان شێوە هاتم بۆ گیانم وتیان ئەبێ فڵان کەس بەری بۆ عومرە لەگەڵ خۆتا ئیخوای گیان من نایناسم بەخەو شەوی سێمیش بە هەمان شێوە هاتم بۆ گیانم چەند نەفەرێک بوو سبحان الله ئەڵێ هاتم دیان فڵان کەس بەرە بۆ عومرە لەگەڵ خۆتا وتم کاکە من نایناسم وەڵڵی ئێوە باسێکن هەنازانم کێیە وتیان ئەمە ڕەقەم تەلەفۆنەکەیەتی ماڵیش لە فڵان شوێنایە ئەڵێ سبحان الله ڕەقەم تەلەفۆنەکەتە من لە خەومە لەبەرم کرد ناونیشانی ماڵەکەیشیان دا پێم ڕۆشتم ئەمە لە کورسانی خۆمان ڕووی داوە بەڵێ چەند برایەکی سیقە بەیان گێڕامەوە الحەمدولله واقعی ڕاستە و گومانیتیانی ئەڵێ ڕۆشتم بۆ ماڵەکە ناونیشانەکە کە لەخوا دان پێم و ڕەقەمەکەشم پێیە چون داون لە دەرگایەک ئافرەتیانە دەرەوت ماڵ فڵان کەس وتی بەڵێ وڵا هەندێ ئیشم بێتی فڵان کەس حەزەکەم بیبین وڵای فڵان کەس پیاوەکەم سەرخۆشە ئاگای لە خۆی هەر نییە هیچ سەرخۆشە فور سەرخۆشە خواردێتیەوە کەوتووە
سبحان الله سەرخۆش ئەمە چێ من سێ شەوە خەوە بینم بەڵێ گیان ئەفەرمێ ڕۆشتم نەختی دانیشتم ماوەی دانیشتم لەگەڵی هەتا تۆزێ هۆشی هاتەوە تم کاک فڵان کەس وەڵی حاڵ مەسەلەیەکی ئاوا بوو خەوێکی ئاوام بیدی و بەڕاستی چەند شەو بێزار کراوە وڵای کاکی یەخۆت زانیم کابرایەکی مەشروبخۆر و عارەخۆر و عمرێکی من پارەی عمرەم هەر نییە و وتم کاکە وەرە لەگەڵ من خۆم پارەی عمرەکەت بۆ دەم تۆ بۆ بکە بگەڕێرە بۆ لای خوا و ئەکو شەڵامش ئەم خەوە ئەمە سێ شەو بێزاریان کردم و وازم لێ نایەن تۆش لەگەڵ ماوەڕ بۆ خوای گەورە ڕەحمێکت لێ بکە ئەڵێ قەنەعەتت پێ کرد وتی باشە تۆبەی کرد و ئەلحەمدوللا جوازشتی دا پێمان و نامانوسی چوون بۆ عمرە ئەڵێ کە عمرە تەواو بین ئاخر تەوافمان کرد بۆی بگەڕێنەوە ئەڵێ کە تەوافەکەمان تەواو کرد چۆنە تەوافی وداع و خواحافیزیمان کرد ئەڵێ پیاوەکەوتی با دوور کات نوێژ بکەم حەزم دوای تەوافەکە دوور کات نوێژ مەجاڕۆنی ئینشەڵڵا بۆ لای شوقەکان و بۆ لای پاسەکان ئەڵێ دوور کات نوێژی کرد لە سەجدەدا و ناو کەعبە ئەڵێ ماوەیەکی زۆر مایەوە لە سەجدەدا هەرچەندێ باوم کرد جوابی نەبوو یعنی شتەکە لە 10 دقیقە و 20 دقیقە دەرچوو هەر لە سەجدەدا بوو ئەڵێ ڕۆشتم بەلای هەرچەندێ باوم کرد خەبەری نەبوو ئاگای لە هیچ نەبوو ئەڵێ ئام لێ کرد کابرا کرد سێگم لە سەجدە گیانی دەرچوو لەناو حەوشی کەعبەدا سبحان الله قەدەری خوا لە دوای بێتت بەڕاستی مردنێک بوو یانی هەموو کەسێک دەستی ناکەوێت لە سەجدەدا لە کەعبەدا بمرید لە ڕێی عومرەدا لە کاتێکدا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ڕێی حەجا بمرێ هەتا ڕۆژی قیامەت خوا خێری حەجی بۆ نووسێ هەر کەسێک لە ڕێی عومرەدا بمرێ هەتا قیامەت خوا خێری عومرەی بۆ نووسێ تا قیامەت خێری عومرەکەی بەردەوام هەتا قیامەت بۆی نووسێ خوا بەنسیبانی کە ئەفەرمێ هاتمەوە دوای کەیتر شتەکان کۆتایی پێ هات شاردنوشتەوەی بە خێزانی وت ئەم پیاوەی تۆ کردەوەی چۆن بوو چی کردەوەیکی کردوم پیاوەی تۆ وتی وەڵای دراوسێکمان هەبوو بێوەژن بوو فەقیر بوو هەتیوی هەبوو ئەم پیاوەی من هەرچەندە مەشروب خۆر و خراپ بوو بەڵام هەر کاتی کیلۆی تەماتی بۆ خۆمان بکرایە کیلۆی بوو ماڵە کردی کیلۆی پرتەقاڵی بۆ ئێمە کرای کیلۆی پرتەقاڵی بوو ماڵەکەی تەکردی وەکو یەک هەرچی بۆ خۆمان بکرای بۆ ماڵەشە کرد ئەو ئافرەتە بێوەژنش بەردەوام ئەو دوعای خێری بۆ کرد زۆر دوعای بۆ کرد یا هەموو جارێک گوێم لێ بۆی و یا ڕەبی خوایە کاک فڵان کەس خوای گەورە مردنێکت بە نسیبی کەس نەبوو بێ ئەڵێ زۆر دوعای خێری بۆ کرد الحەمدە وەڵی تر ئەو بخوای گەورە هیدایەتی دا و تۆبەی کرد و گەڕایە بۆ لای خوا خوای گەورە ڕەحمی دەکرد جا ئێمەش کاتێک دیار لە کۆتایی داڵێم خۆشەویستان ئەگە بەڕاستی بگەڕێنەوە بۆ لای خوا ڕاستگۆ بین لەگەڵ خوادا بەخوا کردەوەیەکی کەمیشمانە بێ خوا سەرکەوتمانەکە بەخوا کردەوەیەکی کەمیشمانە بێ خوا سەربەرزمانەکە بەڵام گرنگترین شت ئەوەیە ما أكثر الصالحين وما أقل الصادقين خوای گەورە ڕەحمان لێ بکە پیاوچاکان دەفەرمی خەڵکی زۆر هەیە دەڵێن من ساڵح و چاکم بەڵام ئەوانەی کە ڕاستگۆن زۆر کەمن ئێمەش ڕاستگۆ بین لەگەڵ خوادا وەکون مع الصادقين بەس ڕاستگۆ بین لەگەڵ خوادا سوێن بەخوا داوای هەرچی بکەین خوا پێمانە بەخشێ سوێن بەخوا ئیمامی ئەحمەد ئاوا دەستی بەس کردەوە فەرمی خوا ئەگەر مەئمون لەناو ببێت والله ئەو پیاوەی کە لەگەڵ بوو دەڵێ والله دەستی ئیمامی ئەحمەد ئاوا وەستا بوو هاوار لە ماڵی مەئمون هەڵسا دای خەلیفە مرد ئەوە ئیمانداریە کاکێکی ئیمام عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوا لێ بەلای پیاوێکا ڕۆژ چاوی کوێر بوو دەستی ناوبان چاوی هەنێ دوعای خوێنا پیاوەکە چاوی چاو هەردوو چاوی کوێر ئەمە چییە ئەمە خواناسان بەم جۆرە بوون بۆیە هەتا زیاتر زیکری خوا بکەین هەتا زیاتر نوێژ بکەین و شۆ نوێژ بکەین و عیبادەت بکەین زیاتر لە خوا نزیک دەبینەوە با خۆمان لە خوا نزیکین و ئەمڕۆ یا بەیانی بەخوا دەمرین ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانمان دێتەوە جا ئینشاءڵڵا با خوامان لەبیر نەچێ نەسوا الله فنەسیەهم ئەوەی خوای لەبیر بچێ خوا لەبیر دەکات واتە وازی لێدەهێنێ خواش وازی لێدەهێنێ جا بە خوامان لەبیر نەچێ ئینشاءڵڵا گەنجەکانی ئەوش خۆشەویستان ئینشاءڵڵا ئەگەر پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتدا لەژێر سێبەری عەرشی خوای گەورەدا بن ناخۆشی قەبر و قیامەت نەبینن ئینشاءڵڵا هەر لە گەنجێتی و خەریکی عیبادەت و خواپەرستی بن بإذن الله خوای گەورە سەرکەوتوتانەکە یا ربی خوای ئیمانمان بەهێزکەی ئیمان و تەقوامان زیادکەی خوای گیان و کەسانمان بگێڕی کە لە خۆت نزیک یا رب العالمین خوای گیان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ